ڕاگەیاندنی بەڕێوەچوونی شەشەمین پۆلۆنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. بەم جۆرە ئاگادارتان دەکەین کە پلۆنۆمی شەشەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کۆنگرەی هەژدەیەم لە ڕۆژەکانی شەممە و یەکشەممە ڕێکەوتی 24 و 25 سەرماوەزی ساڵی 1430 هەتاوی بەرابەر بە 14 و 15 دەسامبری 2024 زاینی بە بەشداری ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و ئامادەبوونی ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران، ئەندامانی کۆمیتەی دەرەوەی وڵات و چەند هاوڕێ لە کادرانی حیزب بەڕێوەچوو. پلۆنۆم بە سرودی ئانتەرناسیۆناڵ و خولەکێک ڕاگررتنی بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم دەستی پێکرد. بەرنامەی کاریم پلۆنۆمە بریتی بوو لە پێشکەشکردنی راپۆرتی سیاسی و تەشکیلاتی کۆمیتەی ڕێبەری بە پلۆنۆم، تاوتوێکردنی بڕیار و پێشنیارەکان، دابەشکردنی کاروەرکە ناوخۆیەکان و ڕێخستنی ئۆرگانە ناوەندیەکانی کۆمەڵە. ناوەڕۆکی راپۆرتەکە بریتی بوو لە چاوخشانێک بەسەر گرنگترین پێشاتەکانی ناوچەکە، ڕەوتە سەرەکیەکانی دۆخی سیاسی ئێران، بارودۆخی سیاسی کوردستان و ئەولەویەتەکانی ئەم قۆناغەی کار و چالاکیە سیاسی و تەشکیلاتیەکانی کۆمەڵە. لە راپۆرتە سیاسیەکەدا تیشکخرایە سەر سێ پێشاتی بنەڕەتی کە هەر یەکەیان بە نۆرەی خۆی یەکێک لە تەوەرەکانی شکستی استراتیژیک و ئەو شناسانەی کە کۆماری ئیسلامی نوێنەرایەتی دەکەن. یەکەم، شکستی سیاسەتە ناوچەیەکانی کۆماری ئیسلامی. ڕۆخانی دیکتاتۆری بەشار ئەسەد لە سووریا کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە پێناو پاراستن و هێشتنەوەیدا هەزاران کەسی بە کوشتندا و دەیان ملیارد دۆلار لە سەروەت و سامانی خەڵکی ئێرانی خەرج کردبوو، شکستی حیزبوڵڵا لە لوبنان وەک گوڵی سەرتۆپی هێزە لایەنگرەکانی کۆماری ئیسلامی کە سەنگەری پێشەوەی ڕژیمی ئێرانی لە بەرامبەر ئیسرائیلدا پێکێنابوو، بە یەکێک لە گەورەترین شکستەکانی سیاسەتی دەرەوەی دادەنرێت لە ماوەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. دووهەم، دەستەوەستان و پاسیڤبوونی بە تەواومانە لە بەرامبەر جینایەتەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە دژەی خەڵکی فەلەستین لە غەزە. پێملبوون بە گفتوگۆ و سازان لەگەڵ ترامپ سەرۆکۆماری نوێی ئەمریکا لەژێر ئەو گوشارە ئابووریە وێرانکارانەی کە بەسەر کۆماری ئیسلامیدا سەپێنراوە لە کاتێکدا کە تەنیا چەند مانگ لەمەوبەر وەک بکوژی قاسم سلێمانی بە مەبەستی کوشتنی خەڵاتی بۆ دیاریکرا بوو. سێهەم، شکست پێهێنانی لە ئاستژنانی ئازادپۆشدا لە داسەپاندنی حیجابی زۆرەملێ. پڕۆژە یاسای حیجابی زۆرەملێ لە کاتێکدا بۆتە یاسا کە دەوڵەتی پزیشکیان بە فەرمی ڕایگەیاندووە کە توانایی جێبەجێکردنی نییە و بۆ سەر لە نوێ پێداچوونەوە ڕەوانەی شۆڕای ئەمنیەتی میلی کراوە. جگە لەوەش ئەم یاسایە لەسەر شەقام و شوێنە گشتیەکان سەرەڕای سەرکوت و تونند و تیژی مامورانی ڕژیم بە ئاشکرا پێشێل دەکرێ و هیچ گرنگیەکی پێنادرێت. پلۆنۆم لە هەمان کاتدا ئەم شکستانەی بە شکستی شەخسی وەلیفەقی و سپای پاسداران وەگامرازێکی سەرکوت لە دەستی ئەودازانی کە پێداگری لەسەر هەر کام لەوانەی کردبوو بە شوناسی ئیدۆلۆژیک و سیاسی خۆی. پلۆنۆم دەرەنجامەکردەیەکانی پاشەکشەی کۆماری ئیسلامی لە هەر یەک لەو مەحوەرانە بە وردی تاوتوێ کرد و گەیشتەوە ئاکامەی کە کۆماری ئیسلامی لە یەکێک لە دژوارترین و مەترسیدارترین قۆناغەکانی ژیانی خۆیدا. لەم پەیوەندیەدا ئەگەرە سیاسیەکانی داهاتوو وا سێناریۆ جۆرا و جۆرەکان لە پێشاتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ناوچەکە و ئێران بە تێر و تەسەلی قسە و باسییان لەسەرکرا و لەسەر پێویستی ئامادەیی کۆمەڵە لە ئەگەری هاتنە ئارای هەر کام لەو سێناریۆیانە جەخت کرایەوە و کۆمەڵێک ڕێکاری دیاریکرا و خرایە دەستوری کاری تەشکیلاتی کۆمەڵە لە کوردستان. ڕووداوەکانی سووریا و دەنگدانەوە ناوچەیەکانی بەشێکی دیکە بوو لە راپۆرتی سیاسی بە پلۆنۆم. لەم پەیوەندیەدا بە تایبەتی جەخت لەسەرەوە مەترسیانە کرایەوە کە لەلایەن دەوڵەتی نوێی سووریا و دەوڵەتی تورکیەوە هەڕەشەن بۆ سەر بزوتنەوەی ڕۆژاوا و دەستکەوتەکانی و هەروەها پشتیوانی لەم بزوتنەوەی لە بەرامبەر ئەو مەترسیانەدا وەک یەکێک لە ئەرکەکانی کۆمەڵە لەم قۆناغەدا دیاریکرا. هەروەها پلۆنۆم سەر لە نوێ لەسەر زیانەکانی پشتبەستن بە دەستێوەردانی دەوڵەتە دەرەکیەکان بە مەبەستی گۆڕینی ڕژیم و دەستەبەرکردنی مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوەی کورد و پشتبەستنی بێڕاڕاییمان بە خەباتی کرێکاران، ژنانی ئازادی خواز و کۆمەڵانی خەڵکی مافواز لە ئێران و لە کوردستان جەختی کردەوە. گرنگی بزوتنەوە ناڕەزایەتی و داواکاری تەوەرەکان
گرنگی چالاکیە مەدەنی و کۆمەڵایەتیەکان، گرنگی بەهێزکردنی لایەنە جۆراوجۆرەکانی ئاخێزی ژن-ژیان ئازادی، بەهێزکردنی ناوەڕۆکی چەپ و سوسیالیستی ئەم ئاخێزە، هێڵە گشتیەکانی سیاسەت و ڕێکارەکان بۆ هەڵسوڕاوان و تێکۆشەرانی کۆمەڵا لەم پەیوەندیەدا لە زومرەی خاڵە سەرەکیەکانی دیکەی راپۆرتی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە بوو بە پلۆنۆ. راپۆرتەکە هەروەها لە بواری ڕێخستنی حیزبیدا لەسەر پێویستی پێداچوونەوە بە سیاسەتی خۆڕێخستنمان و گونجاندنی داهێنەرانەی لەگەڵ هەلومەرجی نوێدا جەختی کردەوە. لەم پەیوەندیەدا باس لەوە کرا کە پێویستە سربەخۆیی ئەو تۆڕ و ڕایەڵانەی هەڵسوڕاوان کە بە شێوەیەکی سروشتی ئاوێتەی یەکترن و لێک هەڵپێکراون بە فەرمی بناسرێن و گەشەپێدان و پەروەردەکردنی کادر لە ناو ئەم تۆڕ و ڕایەڵانەدا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەنجام بدرێت. راپۆرتەکەی پلۆنۆم هەروەها سەبارەت بە ڕێکخراوبوونی جەماوەریش جەختی لەوە کردەوە کە بە درێژایی ساڵانی ڕابردوو سەرەڕای بوونی دیکتاتۆریەت و سەرکوتی لە ڕادەبەدەر ڕێکخراوە جەماوەریەکان لە کوردستان لە شکل و شێوازی جۆراوجۆردا سەریان هەڵداوە. لە درێژەی ئەم ڕەوتەدا پێویستە پێشوازی بکرێت لە پێکاتنی هەر ڕێکخراوێکی کە هێزی کۆمەڵایەتی لە پێناو گەیشتن بە ئامانجەڕەوا و ئینسانیەکان و دابینکردنی پێداویستی ڕەواکانی جەماوەردا بەکاردەهێنێت. هەروەها بڕیاردرا کە هێڵە سەرەکیەکانی هەردوو سیاسەتی ڕێخستنی حیزبی و ئاشکرا لە سێمینارێکدا وردبینی و لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت و بکرێن بە ڕێکار و ڕێنماییەکی دیاری کراوە. سەبارەت بە سیاسەتی هاوکاری لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان، پلۆنۆم سەر لە نوێ لەسەر هێڵە گشتیەکانی ئەم سیاسەتە کە لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵا لە چوارچێوەی بڕیارنامەیەکی هەمەلایەنەدا پەسەندکرا جەختی کردەوە. لەم پەیوەندیەدا و بە مەبەستی بەرەو پێشبردننی کردەی ئەم سیاسەتە کۆمەڵێک ئەرکی دیاریکرا و خرایە بەرنامەی کاری کۆمیتەی ڕێبەری کۆمەڵەوە. دوابەشی راپۆرتەکە لە پەیوەندی لەگەڵ ئەولەویەتەکانی ئێمە لەم قۆناغەدا بریتی بوو لە جەختکردنەوە لەسەر دابینکردنی پێداویستیە کرداریەکان بۆ مانەوە و درێژەدان بەکار و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە هەرێمی کوردستان. لەو پەیوەندیەدا جارێکی دیکە لەسەر پێویستی سەر لە نوێ چاوخشانەوە بە بڕیاری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکە لە حکوومەتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە گواستنەوەی شوێنی نیشتەجێبوونی هەتا ئێستای هێزە سیاسیەکان بۆ شوێنێکی تر کە نەپێویستە و نەخوازراوە پێداگری کرایەوە. بەشداری چالاکانەی هاوڕێیانی ئامادەبووی پلۆنۆم بابەتەکانی ئەم راپۆرتەی ورتر و دەوڵەمەندتر کرد و هێڵە گشتیەکانی وەک ئاراستەی سیاسی ئێمە لە قۆناغی داهاتوودا پەسەند کرد. لایەنە جۆراوجۆرەکانی ئەم راپۆرتە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی کۆمەڵەوە بە وردی بە ئاگاداری ڕایگشتی دەکات. لە بەشی راپۆرتی تەشکیلاتیدا لایەنە جۆراوجۆرەکانی کار و چالاکی تەشکیلاتی کۆمەڵە بە تایبەت چالاکی لە شوێنی کار و ژیانی کۆمەڵانی خەڵک لە هەناوی شۆڕشی ژن ژیان ئازادیدا خرایە بەرباس و لێکۆڵینەوە و گرنگیەکی تایبەتی پێدرا. لە کۆتایی کاری پلۆنۆمدا ئۆرگانە ناوەندیەکانی کۆمەڵە ڕێکخران و پێگەی هەریەک لە هاوڕێیان تیاندا دەست نیشان کرا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی 25 سەرماوەزی 1403 هەتاوی بەرابەر بە 15 دەسامبری 2024 زاینی